کاتێک ئەفسەرێکی باڵای سەربازی ڕێگری لە زۆرداری مافیایەکی مەترسیداری مەکسیکی دەکات، ئەویش کۆمەڵێک لە پیاوەکانی کە پڕچەک کراون ئەنێرێتە گیانی خۆی و هاوڕێکانی، بەڵام بێئاگایە لەوەی بە کوشتنی خۆی و پیاوەکانی کۆتایی دێت. دوو خوشک بەناوەکانی لیا و مێری پێکەوە دەژین. لیا نەخۆشە و خوشکەکەی دەیەوێت بۆ نەخۆشخانە بیبات، بۆیە سواری ماتۆڕەکەی دەکات. بەرەو نەخۆشخانە دەچن. لە ڕێگادا لیا دڵی تێکەچێت، ئەویش ناچارە بێت ڕاوەستێت. لیا لە ماتۆڕەکەی دادەبەزێت، یەکسەر تووشی حاڵەتی ڕشانەوە ئەبێت. کاتێک سەری بەرزەکاتەوە چاوی بە گۆڕێکی بە کۆمەڵەکەوێت، بانگی خوشکەکەشی دەکات و پیشانیەدات. دیمەنەکان ئەچێتە سەر ئەفسەرێکی هێزە تایبەتەکانی مەکسیک بە ناوی دێلارۆ، لەگەڵ هاوڕێکەی لە خواردنگەیەکدا سەرقاڵی جەوگۆڕینە. دوای ئەوەی لەو خواردنگەیە دێتە دەرەوە، دەبینێت لە بەردەم فەرمانگەی پۆلیسدا کۆمەڵێک کەس هەن کە زۆرداری ئەنوێنن، بەڵام هاوڕێکەی پێی دەڵێت دەستێوەردان نەکات چونکە ئەوان خەڵکانێکی زۆر مەترسیدارن. دێلارۆ گوێ ناداتە هۆشداری هاوڕێکەی، بۆیە بەرەولایان دەچێت تا بزانێت چ باسە. مارکۆ کە برای گەورەترین کارتێلی ئەم ناوچەیە لە لیا و مێری ئەپرسێت لە تەنیش ڕێگاکە چیتان بینیوە کە ئێستا هاتوون بە پۆلیسی ڕابگەێنن. کاتێ مارکۆ دێلارۆ دەبینێ پێی دەڵێت لێرە بڕۆ، ئەگینا ئەتکوژین. بۆ یەکسەر دێلارۆ تووڕە ئەبێت و تەقە لە چەندانێک لە پیاوەکانی دەکات. مارکۆیش چەک ئەکات. دواتر بە دەنگی تەقە و ئاڵۆزەکان چەند پۆلیسێک بەرەو ڕوویان دێن، دەمانچەی دەستیان ڕوو لەوان دەکەن، دەڵێن چی بووە. داواش لە دێلارۆ دەکەن کە چەکەکەی دانێت، تەسلیمی ئەوان بێت. دێلارۆ ناسنامەی خۆی دەخاتە بەردەمیان و دەڵێت من ئەفسەری باڵای هێزە تایبەتەکانی مەکسیکم، ئەم کەسانەی دەست بەسەر کراون. مێری بە دێلارۆ دەڵێت ئێمە بەتەنیش ڕێگاکەوە گۆڕێکی بە کۆمەڵمان دۆزیوەتەوە، بۆیە هاتووینە بۆ ئێرە تاوەکو بە پۆلیسەکانی ڕابگەێنین. بۆیە مارکۆ پیاوەکانی دایانویست ئێمە بکوژن. دێلارۆیش خێرا هێزە تایبەتەکانی ئاگادار دەکاتەوە و ڕوو لە گۆڕی بە کۆمەڵی هێزەکانی پۆلیسەکات. پاشان هێزەکانی سوپا بەڕێز و احترامی سەربازیەوە ئەوان دەنێژن و سەرخۆشی لە کەسوکاری قوربانیانەکەن. ڕۆژی دواتر سەرۆکی گشتی هێزە تایبەتەکان دێلارۆ بە دەبیر ئەناسێنێت و دەڵێت لەبەر زەحمەت و هەوڵەکانی دێلارۆ توانیمان ئەم دۆسیە دابخەین و ئەوانەیشی لە پشت ئەم ڕووداوان دەبێ سزا بدرێن. دیمەنەکە ئەچێتە سەر کەسێک بە ناوی خۆزێ کە برای مارکۆیە و گەورەترین و مەترسیدارترین کارتێلی شارەکەیە. هەواڵی دۆزینەوەی تەرمی سەربازەکان لە تەلەڤزیۆن دەبینێت و لەم کەم تەرخەمی پیاوەکانی تووڕە ئەبێت. دوای کەمێک براکەی مارکۆ دێت بۆ لای خۆزێ، بە براکەی دەڵێت دێلارۆ بەکەم نەزانێت چونکە ئەو سەربازێکی ئاسایی نییە، دەبێ ئاگاد لێی بێت، لێی بترسی. پاشان بە براکەی دەڵێت ئەگەر ئەتەوێ شان لە شانی دێلارۆ بدەی دەبێ لە پشتەوە هێرش بکەیتە سەری، چونکە ناکرێت ڕوبەڕوو ململانەی لەگەڵ بکرێت. کاتێک دیمەنەکە ئەچێتە سەر لیا و مێری، لەو کاتەی لە ماڵن لە ناکە و پیاوەکانی خۆزێ دێنە گیانیان، ئەوان لەگەڵ خۆیان ئەبەن. ڕۆژی دواتر خۆزێ لەگەڵ ژمارەیەکی زۆر لە پیاوەکانی بەنهێنی چاوی بە دەبیر ئەکەوێت. مارکۆش لە دوورەوە ئەم دیدارە تەسویرەکات. خۆزێ بڕێکی زۆر پارە بە دەبیرەدات، دەبیریش لە بەرامبەر ئەو پارەیە موبایلێکی پێدات کە دێلارۆ بۆ هەر کوێ بڕوات شوێنەکەی بۆ ئاشکرا ئەکات. دواتر دەڵێت دێلارۆ و هاوڕێکانی لە پشودان بڕیار وایە بۆ گەشتێک بڕۆن. خۆزێ بە براکەی مارکۆ دەڵێت گەمژایەتی نەکەیت و تەنها لە پشتەوە لەو کاتەی ئاگای لە خۆی نییە هێرش بکاتە سەری، هەرگیز ڕوبەڕوو ململانەی لەگەڵ نەکات، بەڵکو لە پشتەوە خەنجەری لێ بدات. دواتر مارکۆ ڕازی ئەبێت و ئەڕوات. لەم لاوە دێلارۆ و هاوڕێکانی خۆیان ئامادە دەکەن بۆ گەشتێکی سێ ڕۆژە. دوای ئەوەی هەمووان ئامادە دەبن سواری ئۆتۆمبیل ئەبن و دەکەونە ڕێ دڵخۆشن کە پێکەوە قسە و باسی خۆشی ژیانی خۆیان دەگێڕنەوە، تا لە ناو گەرمەی پێکەنیندا ئۆتۆمبیلێک لێیانەدات و تەقەیان لێ دەکرێت. لەبەر ئەوەی ئەوان لە هێزی تایبەتی سوپادا بوون، شارەزا و ڕاهێنراون، خێرا دەستی خۆیان ئەوەشێنن و هەموویان ئەکوژن. دواتر چەکی دوژمنەکانیان هەڵدەگرن و ئامادەی هێرشی دواتری دوژمن ئەبن
تا لە ناکاو مارکۆ لەگەڵ ژمارەیەکی زۆر لە پیاوەکانی کە پڕچەک کراون دەردەکەون، فیشەکبارانی دلارە و هاوڕێکانی دەکەن. دوای تەقەکردنێکی دوولایەنە و شەڕێکی زۆری نێوانیان دلارە و هاوڕێکانی سەرکەوتوو ئەبن و کۆتایی بە پیاوەکانیان دێنن و دایانکوژن. خودی مارکۆش بە سەختی بریندارە بێت. پێش گیان لە دەستدانی مارکۆ بە دلارۆ دەڵێت ئەمڕۆ دوا ڕۆژی ژیانتانە، چونکە نازانن بەرامبەر چ کەسێک دەجەنگن. دواتر بەرگەی سەختی برینەکەی ناگرێت و دەمرێت. دوای تاوتوی بارودۆخەکەیان دەڵێت وا دیارە ئەوان شوێنی ئێمەیان دەزانی و کەسێک ناپاکی کردووە شوێنی ئێمەی بۆ ئەوان ئاشکرا کردووە، بۆیە پێویستە ئێمە زۆر بە خێرایی بکەوینە ڕێ، چونکە بە دڵنیاییەوە دوژمن ژمارەی زۆرە و بە شوێن ئێمەوەن. دلارۆ پەیوەندی بە ناوەندی فەرماندەیەوە دەکات، دەڵێت هێرشمان کراوەتە سەر و بارودۆخمان لە باشیدا نییە، بۆیە هەوڵە دەین تا 6 کاتژمێری تر خۆمان بە پەناگەی سەر سنوور بگەێنین و دواتر پێویستیمان بە هاوکاری ئێوەیە. ئەفسەرەکە لە وەڵامدا دەڵێت زۆر باشە، تا 6 کاتژمێری تر لەوێ یەکتر ئەبینین. تیمی دلارۆ بە پێ بەرەو پەناگەی سەر سنوور دەکەونە ڕێ. لەم لاوە خۆزێ لەگەڵ پیاوەکانی دەگەنە شوێنی کوشتنی براکەی، بەرامبەر بە ڕەفتاری گەمژانی براکەی بە گوێی نەکردووە خۆی بە کوشتن داوە، تووڕە و بێتاقەتە. سوێن دەخوات تۆڵەی خۆی لە دلارۆ و تیمەکەی بکاتەوە. ئەو کۆمەڵک لە پیاوەکانی بە سەرۆکایەتی کۆبرا بە دوای دلارۆ و هاوڕێکانی دەنێرێت. دوای ماوەیەک ئەو کەسانی بە دوای تیمی دلارۆدا بوون لێیان نزیک ئەبنەوە، چونکە لە ڕێگەی موبایلەکەەوە شوێنی ئەوانیان دۆزیوەتەوە. یەکێک لە هاوڕێیانی دلارۆ بە ناوی پۆیۆ کە قەناز بەدەستێکی لێهاتوو لێزانە لە دوورەوە تەقیان لێ ئەکات و دوانیان ئەکوژێت. دواتر ئەوانی تر خۆیان لە ناو داروبەردی دارستانەکە حەشار ئەدەن، دەست ئەکەن بە تەقەکردن لە تیمی دلارۆ. دوای شەڕ و پێکدادانێکی قورس تیمی دلارۆ ئەبنە دوو گروپەوە. کاتێک دوژمن ئەکەوێتە ناو داوی گروپی یەکەمەوە، چەند کەسێک لە پیاوانی خۆزێ ئەچنە ناو ئەشکەوتێکەوە. ئەمە لە کاتێکدا گروپی دووەمی دلارۆ لەوێ شەڕەکە قوڵتر ئەبێتەوە تا دەنگی تەقەکردن نامێنێت. کاتێک دلارۆ و پۆیۆ دەچن تا لە نزیکەوە بارودۆخی هاوڕێکانیان بزانن، لە ناکاو کوبرا تەقە لە پۆیۆ دەکات و هەڵدێت، بەڵام پۆیۆ تەنها بریندار بووە. وا دیارە بۆ بریندار بوونیشی هێشتا توانای شەڕکردنی هەیە. دلارۆ بانگی گروپی دووەمی تیمەکەی ئەکات، دوای ئەوەی پێیان دەڵێن ناوچەکە سەلامەتە بێنە دەرەوە، ئەوانش دوای بێدەنگیەکی کەم دێنە دەرەوە. بەڵام یەکێک لەوان کە ناوی تانکەیە بریندار بووە. دواتر دیمەنەکە ئەچێتە سەر خۆزێ کە لەگەڵ سوپایەکی پڕچەکراو بە شوێن تیمەکەی دلارۆدان، تا کوبرا دەگاتە لایەن و ئەویش دەڵێت ئەوان هەموو گروپەکەی منیان کوشتووە، منیش ناچار هەڵاتم. دواتر دیمەنەکە ئەچێتە سەر دلارۆ و بۆ دەزانێت کە لە ڕێگەی موبایلەکانیانەوە شوێنی ئەوان ئەدۆزنەوە، بۆیە داوای موبایلەکانیان لێ ئەکات و دواتر ئەیخاتە سەر سنگی پیاوکوژەکانی خۆزێ تا خۆزێ بزانێت چیتر ناتوانێت شوێنیان بدۆزێتەوە. کاتێک دلارۆ موبایلەکەی مارکۆ دەپشکنێت بۆی دەرەکەوێت دەبیر ناپاکی لێ کردووە، لە بری پارە زانیاری شوێنی ئەوانی بە خۆزێ فرۆشتووە. دواتر دلارۆ بە هاوڕێکانی دەڵێت دەبێت بە خێرایی بکەوینە ڕێ، چونکە کات لە بەرژەوەندیمان نییە. تیمەکەیش بە خێرایی و وریاییەوە دەکەونە ڕێ. دوای ماوەیەک ئەوان دەگەنە یەکێک لە ماڵەکانی خۆزێ، دەبینین هێزێکی چەکدار پارێزگاری لەوێ ئەکات. دلارۆ بۆ هەرێکە لە هاوڕێکانی ئەرکێکیان پێئەدات تا بێ هیچ زیانێکی گیانی ئەو ماڵە داگیر بکەن. دواتر هەمویان دەست بەکارە بن و دانە بەدانیان بە ڕێگەی جیاواز دەکوژن. کاتێک ناوماڵەکە ئەپشکنن، چاویان بە لیا و مێری ئەکەوێت کە وەکو بارمتە ئەوانیانی گرتووە، لەوێ زیندانیان کردووە. دلارۆ بەوان دەڵێت چیتر خەمتان نەبێت، چونکە ئێستا بە تەواوی لەلایەن ئێمەوە پارێزگاریتان لێ دەکرێت. دلارۆ لەگەڵ هاوڕێکانی بە دوای چەک و تەقەمەنیدا دەگەڕێن، ئەوەی پێویستیانە ئامادەی دەکەن تاوەکو دژ بە خۆزێ و گروپەکەی بەکاری بێنن، چونکە لەوە دڵنیان کە ئەوان شەوێکی زۆر سەختیان لە پێشە. دواتر هەمویان ئامادەی ڕۆیشتن ئەبن تا خۆیان بگەینە شوێنێکی پارێزراو، بەڵام لە ناکاو لەلایەن دوژمنەوە
هێرش ئەکرێتە سەریان و شەڕ و پێکدادان لە نێوانیان دەست پێ ئەکات. دواتر تیمەکەی دێلارۆ ناچارە بن بگەڕێنەوە بۆ ناو ماڵەکە. تیمەکەی دێلارۆ زۆر بە ئاسانی چەند کەسێک لە پیاوانی خۆزێ ڕاو دەکەن، بەڵام بەهۆی زۆری ژماری دوژمن ئەوان زیاتر زاڵە بن و بۆ جارێکی تر پۆیۆ فیشەکی بەرئەکەوێت. خۆزێ کوبرا ڕادەسپێرێت تا لەگەڵ چەند کەسێک لە پیاوەکانی لە ڕێگەی تونێلێکی ژێرزەمینیەوە بچنە ماڵەکە و هێرش بکەنە سەر تیمەکەی دێلارۆ، لەبەر ئەوەی ئەوان نازان تونێلێکی ئاوا بوونی هەیە. کاتێک خۆزێ بینەری ئەوەیە کە بە ئاسانی یەک لە دوای یەک پیاوەکانی دەکوژێن، فەرمان بە پیاوەکانی دەکات بۆ کوشتنی ئەوان ئەم جارە دۆشکە بەکاربێنن بۆ ئەوی ماڵەکە و ئەوەی لە ناو ماڵەکەدایە بەو دۆشکەیە فیشەک باران بکەن. کاتێک دلارەوە دۆشکەکە ئەبینێت بە هەموو هاوڕێکانی دەڵێت هەرچی زووە لە گۆشەیەکدا پەنا بگرن. ئەوانش ماڵەکە بە دۆشکەکان فیشەک باران دەکەن. بۆیە تیمەکەی دلارۆ ناچار ئەبن سوود لەو کاتە ببینن کە دۆشکەکە فیشەکی تێدا نامێنێت. بۆیە هەر ئەوەندە فیشەکی دۆشکەکە کۆتایی دێت، دلارۆ تیمەکەی ئەو کاتە ئەقۆزنەوە و زۆر بە ئاسانی جارێکی تر یەک لە دوای یەکی پیاوانی خۆزێ ڕاو دەکەن. دوای ئەوەی بۆ ماوەیەک شەڕەکە ڕائوەستێت، هەموو تیمەکە بارودۆخی خۆیان بۆ دێلارۆ ئەخەنە ڕوو. تەنها ئەوە تانکەیە کە بارودۆخی خراپە و دەڵێت من فیشەکەم بەرکەوتووە و هیچ فیشەکێکم پێ نەماوە. دواتر لیا بە خوشکەکەی دەڵێت من فیشەکی بۆ ئەبم. لەو کاتەی لیا مەغزەنی فیشەکەکانی پێ ئەدات، لە ناکاو کوبرا و تیمەکەی لە دەرچەی تونێلەکەوە دێنە دەرەوە و دەست ئەکەن بە تەقەکردن. تانکێ بۆ ئەوەی هاوڕەکانی بپارێزێت، سەرەتا کوبرا ئەکوژێت و دواتر بە ناڕنجۆکێک خۆی فڕێ ئەداتە ناو تونێلەکەوە، خۆی لە پێناو هاوڕێکانی دەکاتە قوربانی. کاتێک تیمەکەی دلارۆ دەزانن تانکێ کوژراوە، هەمویان تووڕە دەبن بۆ ئەوی تۆڵەی کوشتنی هاوڕێکەیان بکەنەوە، لە ماڵەکە دێنە دەرەوە تا ڕوبەڕوو لەگەڵ دوژمن بجەنگن. لەو کاتەی بە دوای خۆزێ و پیاوەکانی دەگەڕێن، لە ناکاو خۆزێ تەقەیان لێ ئەکات و فیشەک بەرمەلی پۆیۆ دەکەوێت. بەرگەی ناگرێت و دوای کەمێک دەمرێت. کاتێک خۆزێ دەزانێت کە هەموو پیاوەکانی کوژراون، خۆی تەسلیمی ئەوان دەکات. لە کۆتایی فیلمەکەدا خۆزێ بە دلارۆ دەڵێت ئێوە ترسنۆکن لە پشت چەکەکانەوە خۆتان شاردووەتەوە، بیوێری ئەوەتان نییە بەبێ چەک بجەنگن. دواتر دلارۆ چەکەکەی فڕێ ئەدات و خۆزێ بانگێش دەکات بۆ شەڕێکی دووکەسی دەستە و یەخە. دوای ئەوەی پێکەوە بەبێ چەک و دەستە و یەخە شەڕەکەن لە یەکتر ئەدەن. دوجار دلارۆ سەرکەوتوو ئەبێت خۆزێ بەدەستانی خۆی شکست بدات. لەو کاتەی دەوێت بیکوژێت، ڕێگە لە هەڵچوونی دەگرێت و نایکوژێت. ئالێرە ئاماژە بە پەیامی فیلمەکە دەکات. دواتر ئەبینین هێزەکانی پشتیوانی لە بەرەبەیانە دەردەکەون. لەگەڵ ئەوەی تیمەکە دەگوازنەوە بۆ بنکە سەربازەکەیان، خۆزێش تەسلیمی وەزارەتی بەرگری ئەکەن. فیلمەکەیش بەم پەیام و ناوڕۆکە کۆتایی دێت. تەنها هۆکاری سەرکەوتنی شەڕ و خراپەکاری هەڵچوونی مرۆڤانی چاکەکارە. دەسا تۆیش وەک بینەری باس و خواستی ئەمڕۆمان چاکەکار بە و وریەی هەڵچوونەکانت بە و کۆنتترۆڵیان بکە تا هێزی خێر و چاکە بەسەر شەڕ و خراپەکاریدا زاڵ بێت. تا باس و خواستی فیلمێکی تر، خواتان لەگەڵ.